ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە تەواوی عێراق و هەرێمی کوردستان بەردەوامە. بەشێک لە چاودێرانی سیاسی و شڕۆڤەکارانی سیاسی پێیان وایە کە عێراق لە بەردەم هەڵبژاردنێکی تا ئاستێکی زۆر چارەنووسازدایە، بەوەی کە ئەم هەڵبژاردنە دەکرێت ببێتە نقطەی تەحویل، دەکرێت ببێتە وێزگەیەک بۆ تەحویلکردنی عێراق لە بار و زروفێکی سیاسیەوە بۆ دۆخێکی جیاوازتر لە پێش هەڵبژاردن. بەشێکی دیکەی چاودێران بە پێچەوانەوە پێیان وایە ئەمە تەنیا شانۆیەکی سیاسیە بەڕێوە بچێت و هیچ گۆڕانکاریەکی ڕیشەیی لە عێراق بەڕێوە ناچێت و لە دوای هەڵبژاردنیش هیچ گۆڕانکاریەکی ڕیشەیی لە عێراق ڕوو نادات. ئەگەر دۆخی سیاسی عێراق خراپتر نەبێت ئەوە باشتر نابێت. من دەمەوێت دوایین زانیاریەکان لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە بەشێک لە پەیامنێرەکانمانە وەربگرم. هاوکات شڕۆڤەی بابەتەکە لەگەڵ بەڕێز هیوا سەید سەلیم چاودێری سیاسی بکەم. سڵاوت لێبێ کاکی و ئەم کاتت باش. وارەتان باش. زۆر زۆر سپاس. سەرەتا دەچمە لای پەیامنێرمان مەریوان جەبار لە سلێمانیەوە. مەریوان سڵاوت لێبێ ئەم کاتت باش. دوایین زانیاریەکان لەبارەی بانگەشە و هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق چییە؟ بەڵێ سڵاو لە تۆ ڕاڤیار، سڵاو لە بینەرانی شارپرێس و سڵاو بۆ میوانەکەشت. ڕۆژ بە ڕۆژ ئێمە لە وادەی ئەنجامدانی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی عێراق کە بڕیارە لەدەیدا ئەنجام بدرێت نزیک دەبینەوە. لە ئێستادا تەواوی هێزوو لایەنە سیاسیەکان بە کاندید و بەربژێرە سربەخۆکانەوە بە سەرقاڵی بانگەشەی هەڵبژاردن. ئەوە کە لە ماوەی ڕابردوودا جێگەی تێبینی بوو ئەوە بوو کە لە ئێستادا هێزوو لایەنە سیاسیەکان لەسەر ئاستی عێراق و لە هەرێمی کوردستان بەتایبەتی بانگەشەیەکی جیاواز دەکەن لە بانگەشەی هەڵبژاردنەکانی ڕابردوو پێشووتر، کە ئەمەش کۆمەڵگەی دابشکرد بۆ دوو بۆ چوون لە نێوان هێزوو لایەنە سیاسیەکان و هاوڵاتیان. هێزوو لایەنە سیاسیەکان پێیان وابوو کە ئەمە جۆرێک لە بانگەشەی مۆدێرنە و نایانەوێ بە جۆرێک لە جۆرەکان بەهۆی بانگەشەکانیانەوە ببنەمایی بێزاری بۆ هاوڵاتیان. بەشێکیش لە هاوڵاتیان پێیان وایە کە نەخێر هێزوو لایەنە سیاسیەکان بەهۆی ئەو دۆخە نەخوازراوانەیەکەوە بۆ خەڵکیان دروست کردوە لە ئێستادا جۆرێک لە بانگەشەی شەرمنانە ئەنجام دەدەن. لە ئێستادا ئەوەی کە زۆر زۆر گرنگە قسە لەسەر بکەین ئەوەیە کە پارێزگای سلێمانی هێزوو لایەنە سیاسیەکان و کاندیدەکان سەرقاڵی بانگەشەی هەڵبژاردنەوە تاوەکو ئێستا بانگەشەکە بە شێوازێکی هێمن و لەسەرخۆ دەڕوات و تەواوی هێزوو لایەنە سیاسیەکان و بەربژێرەکان سەرقاڵی بانگەشەی خۆیانن و تاوەکو ئێستا هیچ گرژی و ئاڵۆزیەک لە دەرئەنجامی بانگەشەی هێزوو لایەنە سیاسی و بەربژێرەکان ڕووی نەداوە. ئەوەی کە گرنگە لە ئێستادا قسەی لەسەر بکەین وەرگرتنەوەی کارتی بایۆمەتریک لەلایەن دەنگدەرانەوە کە سەرۆکی ئەنجومەنی کۆمسیارانی عێراق ڕایگەیان لە ئێستادا حکوومەتی عێراقی بڕەپارەیەکی دیاری کرۆ بۆ تەواوی ئەو هاوڵاتیانەی کە تاوەکو ئێستا کارتەکانیان وەرنەگرێتەوە و ڕووبکەن لە بنکەکان بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان لە بەرامبەر ئەمەدا وەکو پاداشتێک وەکو پاڵپشتیەک بۆ هاوڵاتیان و هاندانێک بۆ هاوڵاتیان حکوومەتی عێراقی بڕەپارەیە کە باس لەوە دەکرێت بڕێ و پارەیە تاوەکو ئێستا 25,000 دیناری عێراقیە، بەڵام تاوەکو ئێستا کۆمیسیۆن بە فەرمی ئەم بابەتەی پێشڕاست نەکردوێتەوە. ئەم بڕەپارەیە دەدرێت بە هاوڵاتیان لە بەرامبەر وەرگرتنەوەی کارتەکانیان. و سەرۆکی ئەنجومەنی کۆمسیارانی عێراق ڕایگەیان کە تاوەکو ئێستا 3 ملیۆن کەس لەسەر ئاستی عێراق کارتەکانی خۆیان وەرنەگرتوێتەوە تاوەکو بتوانن بەشداری هەڵبژاردنەکەی ڕۆژی دەی دەبکەن. پەیامنێرمان مەریوان جەبار لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. دەچمە لای میوانەکەم بەڕێز هیوا سەید سەلیم چاودێری سیاسی. سڵاوت لێبێ کاکی و ئەم کاتت باش. وەک دیارە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە دەی مانگی داهاتوو بەڕێوە دەچێت. بەگشتی ئەگەرەکانی بەردەم عێراق چین لە دوای هەڵبژاردنەوە؟ بەدڵنیایی لەبەرەوەی عێراق بەرەو پرۆسەیەکی گرنگ کە پێی دەگوترێت پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختە کە ئەم پرۆسەیە لەژێر فشاری ناڕازایەکانی شەقام ڕاپەڕینەکانی بەغدا و شارەکانی تری خوارێ و عێراق بڕیاری لێدراوە لەبەرەوەی هەمومان دەزانی استحقاقی خابی ئەم خولەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێشتا چەند مانگێکی مابوو، بەڵام بۆ دوای دەست لە کارکێشانەوەی کابینەکەی عادل عەبدولمەهدی و هاتنە سەرکاری کابینەکەی مستەفا کاظمی یەک لە بەڵێنەکان ئەوە بوو کە
لە عراقدا هەڵبژاردننی پێشوەختە بکرێت بۆی ئەم هەڵبژاردنە ببێتە وەڵام دەروێت بۆ داخوازەکانی شەقام کە داوایان دەکرد بۆ جارێکیش بێ عراق هەڵبژاردنێکی پاک و بێگەر دوور لە دەستبەردانی هێز و لایەنە سیاسەکان و هێز ئەقلیمیەکان لە ناوچەکەدا ئەنجامدا بۆی جارێکی تر ئەنجومەنی نوێنەران بتوانێت نوێنەرانی وا بنێرێتە پەرلەمان کە بتوانن هەم داخوازەکانی شەقام جێبەجێ هەم ئەم دۆخە سیاسی کە لە عراقدا کە ساڵانێکە بەتابەتیش ئەم دۆخی دوای ڕووخانی ڕژێمی سەدام و پرۆسەی ئازادی عراق جۆرێک چەقبەستن بە دۆخی سیاسی عراقەوە دەبیندرا بۆی بتوانێت عراق ئەم دۆخە تێپەڕێنێ بڕیار لەسەر هەڵبژاردننی پێشوەختەدرا بۆ هەڵبژاردننی پێشوەختش دوو ڕێ شوێن گیراوەتە بەر یەکەمیانەوەیە یاسا کۆنەکە کە هەڵبژاردننی پێدەکرا هەموار کراوەتەوە کە تیایدا عراق بۆتە چەند بازنێکی هەڵبژاردن هەر پارێزگایەک بازنەیەک لە خۆ دەگری بەپێی ڕێژەی دانیشتوان دووش بەڕاستی دومیش ئەوەیە کە هەڵبژاردنەکە جیاوازە وەکو باسمان کرد هەڵبژاردنەکە پێی دەگوترێن هەڵبژاردنێکی پێشوەختە واش تا هەڵبژاردنێک نییە لە کات و ساتی خۆی ئەنجام درێت بۆیە پێشبینی دەکرێت ینی بەپێی ئەوەی کە چاودێران پێیان وایە و چاودێری بارودۆخەکە دەکەن ئەم هەڵبژاردنە جۆرێک لە گۆڕانکاری لە هاوچێشە سیاسەکە ڕوودا لەبەرەوەی خصوصیەتی هەڵبژاردنەکە وا دەخوازێت لەبەرەوەی فرەبازنەیە ئەو گۆڕانکاریانی کە چاوەڕێ دەکرێت لە عێراق ڕوو بدات کاریگەری ناوخۆیی و هەڵبژاردنەکەی وا دەکات کە ئەو گۆڕانکاریانە ڕووبداتیان هەیمەنە و دەسەڵات و جێنفوزی وڵاتانی جلهێزی وەکو ئێران و ئەمریکا وا دەکات کە ئەو گۆڕانکاریانە ببنە گۆڕانکاری حتمی لە دوای هەڵبژاردنەوە دوو شتوا دەکات گۆڕانکاری بە یەکەم فشاری ناوخۆیی بەردەوامە ئومێدیش هەیە کە ئەم فشارە ناوخۆیە کاریگەری لەسەر گۆڕانی هاوچێشە سیاسەکان لە عراقدا ڕوودا لە عراق من باز زیاتر باس لە عراق دەکەم کەمتر ینی ئەوە چاوەڕوان دەکرێت لە هەرێمی کوردستان بەهۆی بارودۆخ و خصوصیەتی تایبەتی بە هەرێمی کوردستان بەڵام لە عراقدا پێشبینی دەکرێت گۆڕانکاری ڕوودا دووەم بەڕاستی ئەو فشاری کە لە ئاستی نێودەوڵەتی هەیە لەوەی کە سنوورێک بۆ تەزویر و دەستوەردان لە هەڵبژاردن بکرێ هەمومان دەزانین ئێستا بەشێکی وڵاتانی دەرەوەی عراق وا بەڵێنیان داوە کە چاودێر بنێرن نزیکەوە چاودێری پرۆسەی هەڵبژاردن بکەن نەتەوەی گرتوەکان و ئەمریکا مهتەمە بۆ هەڵبژاردنەکە ئێستا لە عراقدا ئەنجام دەدرێت وە هەموو ئەوانە ئەگەر بتوانن بە 150 ڕێگری بکەن لەو تەزویرێکە لە خولەکانی ڕابردووی هەڵبژاردنەکانی ڕابردووی پەرلەمانی عراقی دەکرا بەڕاستی ئەمە زۆرێک لە گۆڕانە لەوەی کە پێی دەگوترێت لە سیستەمی سیاسی لە ژیانی سیاسی لە عراقدا ئەگەر بە هەمان شێوەی جارانیش بەتایبەتی شێمە بینیمان لە هەڵبژاردنەکەی 2018 بەتایبەتیش بەو شێوازەی کە کۆمیسیۆن پەنای بۆ بر بە نیگەرانی زۆر لای زۆربەی لایەنە سیاسەکان چاودێران تەنانەت دەربەرانی عراقیش دروست بوو بۆی کە تەزویرێکی زۆر لە هەڵبژاردن کرا ئەگەر بە هەمان پێوەر و بە هەمان میکانیزم بەڕاستی هەڵبژاردن بکرێمە جارێکی تر عراق بەرە و ناومێدیەکی یەکجار زۆر دەڕوا بەرە و تاریچێک دەڕوا بەرە و تونێرێک دەڕوا کە دەرچوون لێیدا ئاسان نەبێ بۆیە بم باسم پێ بەدوو پێوەر ینی ئەمەلێکەیە کە گۆڕانکاری بکرێت یاساکە گۆڕاو و کۆمیسیۆنەکە گۆڕاوە ئەو کۆمیسیۆنێکە جاران لەسەر ئەساسی شوێنە بوو ئەم جارە ئەو هەموو تەواوی کۆمیسیۆنەکە لاگرا بە حیساب خەڵکانێک کە هەمویان پێشتر دادوەربوونا ئەگەرچی ئەوانیش هەمووی لەو واقع سیاسیە هاتوونەتە پێش و بەرپرسیارەتی کۆمیسیۆنیا وەرگرتووە بەڵام فشارەکان فشاری دەرەچی فشارە نێودەوڵەتەکانی UN یونامی هەمووی بۆ ئاڕاستەیەن کە بتوانن ڕێگری بکەن لەو تەزویرێکە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە عراقدا ڕوودەدا زۆر باشە بە بینین و سەرنجدان و خوێندنەوەی ئەو بارودۆخە سیاسیی کە لە عێراق هەیە بە تایبەت لە چەند مانگی ڕابردوودا عێراق بووەتە جۆرێک لە قوربانی ململانێ ناوچەیی و تا ئاستێک نێودەوڵەتیەکان بە تایبەت ئەمریکا و ئێران و دواتریش کاریگەریەکانی هاتنی سوپای تورکیا بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق
پێتان وایە هەڵبژاردننی داهاتوو دەتوانێت حکوومەتێکی نوێ بهێنێتەکایەوە کە لانیکەم بتوانێت حکوومەتێک بێت توانای ئەوەی هەبێت لە ڕووی سیاسی و هاوسەنگی لە نێوان نفوزی ئەو هەموو هێزە نێودەوڵەتیە لە عێراق ڕابگرێت؟ گۆڕانێک دەبێ، بەڵام ئەو گۆڕانە لە ئاستی خواستی شەقامی عراقی و خەڵکی هاوڵاتی ئاسایی عراقیدا نابێت. کە بەڕاستی خواستی هاوڵاتی عراقی زیاتر ئەوەیە کە هەویەی نیشتیمانی بۆ وڵاتە بگەڕێتەوە، سنوورێک بۆ دەستوەردان و پێشێرکردنی سەرۆر و شکۆی عراق دابدرێت کە بەڕاست کە ئەمە یەکێک لە بەڵێنەکانی دوایین کابینەی مستەفا کاظمی بوو کە سەرۆری بۆ عراق دەجێڕێتەوە کە دەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەو سەروەریە لەلایەن وڵاتانی ئیقلیمیەوە ژێر پێ دەخرێ. وەکو جەنابتان باستان کرد دەستوەردانی بەردەوامی وڵاتانی ئیقلیمی وەکو ئێران و تورکیا لە کاروباری عراق کەمە هەمیشە ڕەنجشی داتەوە لە پرۆسەکانی هەڵبژاردن، کاریگەری زۆر نێگەتیفی دەبێت لەسەر ئەو هەڵبژاردنش کە هێشتان عراق ماویەتی کە تەواوی سەروەری بۆ بگەڕێتەوە، هێشتا ماویەتی لە پرۆسەیەکی لەو شێوەی کە ئێستا ئێمە لە هەڵبژاردننی پێشوەختە بەرەو پیری دەچین بتوانێت گۆڕانکاریەکی زۆر جدید بکات. من دەڵێم گۆڕانکاری دەبێت، بەڵام ئەو گۆڕانکاریە لە ئاستی خواستی خەڵکی عراق و خەڵکی پێکاتەکانی عراقدا نابێت، چکە هێشتانیش وڵاتانی ئیقلیمی چاویان لە خاکی عراقا دەیانوێت کێشە و ململانەی خۆیان، کێشە و ململانەی ئیقلیمی و زرهێزەکانی ناوچەکە وەکو ئێران و ئەمریکا هێشتان لەسەر گۆڕەپانی عراقی بە ئاشکرا و بەزەقی هەستی پێ دەکرێت. هێشتان بەشێکی خاچی عراق لە هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە داگیر کراوە. ئەمانە هەمویان کاریگەری زۆر نێگەتیفیان لەسەر پرۆسەیەکی لەو شێوەیە دەبێت کە لە دەیمان هەمومان دەچینەوە بەرەو پیری. دوایین لێدوانیدا وەزیری بەرگەری عراق ئاماژەی بۆ ئەوە کرد کە سوپای تورکیا ناڕاستەوە خۆدانی بەوە دانا کە ئەوان توانای دەرکردن و کردنە دەرەوەی سوپای تورکیایان لە عراق و لە هەرێمی کوردستان نییە. پێتان وایە کابینەیەکی نوێ لە دوای هەڵبژاردن بتوانێت ئەم هێز و توانایی کە بۆ پاراستنی سنوورەکان پێویستێتی بۆی دروست ببێت؟ بەدڵنیایی بەبێ دەرکردن یان بەبێ جێهێشتنی ئەو هێزانە لەسەر خاچی عراق ئەمن و ئاسایشی بۆ ناگەڕێتەوە، ئیستقراری سیاسی بۆ ناگەڕێتەوە. چکەم و دەزانین ئەمانە بەشێکن لە فاکتەری ناسەقامگیری ناوچەکە و لە ناویشیاندا عراق. دەستوەردانی تورکیا لە کاروباری تێکرای وڵاتانی ناوچەکە بەڕاستی زۆرێکە لە ناسەقامگیری بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەستوەردانی ئێران بە هەمان شێوە بەبێ دەستەرگرتنی ئەم دوو وڵاتە لە پرۆسی سیاسی عراق سەقامگیری بۆ عراق ناگەڕێتەوە. دەیان هەڵبژاردننی تریش بکەین، ئێمە ناتوانین بەڕاستی ئەو سەروەریەی کە ئیدعا دەکرا لە کابینە ئاخر کابینە و ئاماژەم پێدا بۆ عراقی بجێڕینەوە. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە ئەو وڵاتانە دەست هەرگرن لە پرۆسی سیاسی عراق، لێگەڕن ئەم بارودۆخە بۆ خەڵکی عراقی لێبگەڕن، ئەوان بڕیا لەسەر چارەنووس و ئایندەی خۆیان بدەن، بە خۆیان ڕسمی سیاسەتی وڵاتی خۆیان بکەن. بەبێ ئەمە بەڕاستی نە عراق دەتوانێت نە هەڵبژاردنێک دەتوانێت هەڵبژاردنی بێگەر بێت، چکە هەمومان دەزانین پێکاتە سیاسەکانی عراقیش بەسەر بەرژەوەندەی ئەقلیمیەکان دابەش بوون، بەسەر ئەجندای سیاسی وڵاتانی ئەقلیمی دابەش بوون. بەبێ دەستهەرگرتنی ئەو وڵاتانە هێزە سیاسەکانیش ناتوانێت سەر بە خۆیانە بڕیاری سیاسی خۆیان بدەن. بۆیە پێم وایە باشترین چارەسەر ئەوەیە کە بتواندرێت لە ڕێی کەناڵە دیبلۆماسیەکان سنوور بۆ دەستوەردانی هێزە ئەقلیمیەکان لە ناویشیاندا تورکیا و ئێران لە کاروباری عراقی لە پرۆسی سیاسی عراقی دابدرێت. زۆر باشە. دەمەوێت هەندێک لەبارەی ململانێ ناوخۆیەکانی عراق و دواتریش بە هەرێمی کوردستانەوە بۆ چوونت بزانم ئەو بارودۆخەی کە لە ناو هێز و لایەنە شیعیەکانی عراق هەیە، ئەوەی کە پێی دەوترێت تێکچوونی ماڵی شیعاش، پرزەی و لێکترازانی ماڵی شیعە، تا چەند کاریگەری لەسەر پاکی و بێگەردی و ڕێک و پێک بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە دەبێت. ئەم ململانەی کە لە نێو تەواوی پێکاتە سیاسەکانی عراقیایە لەوە تەشخیصیش ئەوەی ئێستا لە نێو ماڵی شیعی هەیە بریتێ لە شەڕی بە وەکالەتی ئیقلیمی، شەڕی بە وەکالەت کە هێز و لایەنە سیاسی عراقیەکان دابەش بوونە بەسەر ئەجندای ئیقلیمی، ئەجندای دەولی.
بۆیە بەڕاستی بەبێ وەکو باسم کرد بەبێ دەست هەرگرتنی وڵاتانی ئیقلیمی لە پرۆسی سیاسی عێراق ئەم ململانەیە کۆتایی نایێت. هێزە شیعەکان بە ئاشکرا لەسەر هێزە ئیقلیمیەکاندا دابەش بوونە و بەرژەوەندیان هەیە پشتیوانی دەکرێن لە پرۆسەکانی انتخابات ئەوان دەتوانن فاکتەری گۆڕانکاری بن لە عێراقدا. بۆیە بەڕاستی ئەمە کاریگەری زۆر سلبی دەبێت لە پرۆسەکەدا کە ئەوان ناشی شاردنەوە زۆر بە زەقی یعنی خۆیان بە خاوەنی ئەم پرۆسەیە دەبینین وڵاتێکی وەکو ئێران سوەردان دەکات لە کاروبار و ناوماڵی شیعی بە تایبەتی لە ئێستادا تەمەنی بەشێک لە مەرجە شیعەکان کە بەرەو هەڵکشان چووە کاریگەری زۆر سلبی دەبێت سبەی ڕۆژێ ئەگەر بۆ ڕێخستنەوە و یەکخستنی خطابی ناوماڵی شیعی کەمە بەڕاستی کاریگەری زۆری دەبێت کەمە هەموو دەزانین ئەزمونمان هەیە لە دوای پرۆسی ئازادی عێراق بە فتوای مەرجە شیعەکان ناوماڵی شیعی ڕێکخرا کاتێککە لایەنە شیعەکان دەکەوتنە قەیران بۆ پێکەنانی کابینەکان سەرنجام دەگەڕانەوە بۆ مەتبەخەکەی نەجەف و کەربەلا دەگەڕانەوە بۆ مەرجە شیعەکان. لە ئێستادا بەڕاستی ترازان لەنا ئەو ماڵە دروست بووە ئەو ماڵە کاریگەری دەبێت لەسەر کاریگەری زۆر خراپ و سلبی دەبێت لەسەر پرۆسی سیاسی عێراقدا. زۆر باشە دەمەوێت هەندێک باسی نێوماڵی کوردیش بکەین. کورد بە هەموو ئەو هێزە سیاسیە جیاوازانەوە ئێستا دەیەوێت بە هێزێکی جیاوازتر و بە هێزێکی ترەوە بچێتەوە بەغدا. پێتان وایە ئەو بارودۆخە سیاسی کە لە نێوان هێز و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان هەیە کە تاوەکو ئێستاش نەیانتوانیوە سەرجەم هێز و لایەنە سیاسەکان لەژێر چەترێکا کۆ ببنەوە، ئەو بارودۆخەی کە هەیە چ کاریگەریەکی لەسەر سنگ و پێگە و قورسایی کورد دەبێت بە تایبەت لە دوای هەڵبژاردن؟ بێگومان ناوماڵی کوردی هیچی باشتر نییە لە نێوماڵی شیعە. ئەگەر لەوێت رازانێک کە بێ لێرە هەر وێرانەیە هەمومان دەزانین لە خودی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەنانەت نەتواندرا لەسەر لایەنی کەمی کاری هاوبەشی فراکسیۆنی کوردستانیەکان ڕێک بکەون. هەر فراکسیۆنی بە جۆرێ بەپێی ئەجندای سیاسی خۆی دەچوو لەوێ مامەڵەی لەگەر لایەنەکان لەگەر ئەنجومەنی نوێنەران لەگەر حکومەتی عێراقی دەکرد. بینیمان دەیان شاندی حزبی دەچوو لایەنی کەمی هەماهەنگی لە نێوان هێزە سیاسیەکانی هێزە کوردستانیەکان لەوێ نەبوو. یعنی تەنانەت ئەگەر لە یاسای بودجە فراکسیۆنە کوردستانیەکان وەکو یەک لەوێ بڕیاریاندا لە پچاکەی خۆیان بوو لە پیاوەتی خۆیان بوو کەسێک پێشتر نەهاتبوو خۆیان کاتەوە کە بتوانن وەکو یەک بیر بکەنەوە لەوێندەر. ینی ئەم چەترا لە بەغدا غایب بوو بۆ کورد. لە ئێستاشدا کە شێواز و میکانیزمی هەڵبژاردنەکە گۆڕا و هەرێم بۆتە چەند بازنەیەکی هەڵبژاردن دیسانیش ئەو ململانەیە ئەگەر لێرەوە بە کۆتانە هەیە لێرەوە کورد خۆی ناوماڵی خۆی یەک نەخا دوای هەڵبژاردن کاتێک کاوانەی متوانەی شەقام و خەڵک بەدەست دێنن دەبنە نوێنەری کورد لەوێدا دەبێ وەکو نوێنەری کورد مامەڵە بکەن نەک وەکو نوێنەری هێزە سیاسیەکان بەداخەوە. ئەمە زەرەرێکی زۆری پێگەیاندین. هیواداری ئەم 15 ڕۆژەی کەماوە کۆتایی بێنێ بۆ ململانەیە کە هەیە ئەوانەی کە متوانەی شەقام وەردەگرن و متوانەی هێز و لایەنە سیاسەکانی خۆیان وەردەگرن دەتوانن بتوانن لەوێ یەک ڕیز و یەک خیتاب بۆ بەدەستێنانی مافە دەستوری و مافە شایستە دارایەکانی خەڵکی کوردستان خەبات بکەن نەک بۆ ململانێ سیاسی و ئابوووریەکانی نێوان هەرێم و بەغدا بەکوێ دەگات کە ئێستا تا ڕادەیەک بە جۆرێک لە جۆرەکان بە هەڵواسراوی ماوەتەوە. پێتان وایە کێشەکان تەحویل دەبن بۆ دوای هەڵبژاردن و کاریگەریان لەسەر تەشکیلکردنی حکوومەتی عێراق و بابەتی جارێکی تر بەشە بودجەی هەرێم و ئەمانە کاریگەری ئەو کێشانە ڕنگ دەداتەوە و لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن لەسەر تەشکیلکردنی حکوومەتی نوێی عێراق تا چەند ئەو کێشانە گەورەتر دەبن یان کاریگەرتر دەبن. کێشەکانی هەرێم و بەغدا سڕ کراون. ئەم سڕیان ناتوانێت بەردەوام بێ بەتەکی دوای هەڵبژاردن نە بەغدا ئەوە لە هەرێم قبول دەکات نە هەرێمیش حەقا ئەوە لە بەغدا قبول بکات. بۆیە بۆ بەگەڕانەوە بۆ دەستور ئەویش بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت تیمێکی یەکگرتووی هەبێت لە بەغدا لێرەوە چەترێک کۆیان کاتەوە
کێشەکان لە هەمرینەوە لەگەر خۆیان نەبەر بۆ بەغدا ئەو تیمە یەکگرتووە بتوانێت داکۆچی لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکات یاسای نەوت و غاز تێپەڕێنێ یاسای بودجە تێپەڕێنێ ئەم دۆخە سڕکراویە ئەگەر بە یەکگرتووی ڕوبەڕووی نەبینەوە نوێنەرانی کورد بە یەکگرتووی ڕوبەڕووی نەبینەوە بەتەکی زەرمەندی یەکەم خەڵکی کوردستان دەبێت لەبەرەوەی ئەمە ئێستا کە هەیە کە هەمومان چاومان لەوەیە وەکو خێر و سەدەقا و 200 میلیارەی کە بەغدا دەینێرێ ئەگەر ئەو 200 میلیارە نەگاتە هەرێمی کوردستان دەبێت موسەخۆرانی هەرێمی کوردستان دەستیان لەسەر دڵیان بێجارێکی تر حکوومەتی هەرێم نەگەڕێتەوە بۆ سیستەمی پاشەکەوت و لێبڕین و ئەو زوڵمە گەورەی کە لە موسەخۆرانی هەرێمی کوردستانی کرد بۆیە بەبێ ئەوەی کە لێرە ڕێککەوتنێکی سیاسی لە نێوان هێز و لایەنە سیاسەکان بکرێ بڕوا دەکەم ئێمە بە لاوازی جارێکی دەچینەوە بەغدا بە لاوازی بچینەوە بەغدا ناتوانین شایستە دەستوری و مالیەکانی خەڵکی کوردستان بەدەست بێنین ئەوە بەدەست نێنین هەرێمی کوردستان بەرەو دۆخێکی یەکجار خراپ دەڕوا کە خەڵکی کوردستان جارێکی تر بەرگەی لێبڕینی و بەرگەی پاشەکەوتی بوسە لاگرێت زۆر باشە وەک دیارە کۆمەڵێک کاندیدی سەربەخۆ لە دەرەوەی هێز و لایەنە سیاسی کوردیەکان بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق خۆیان بەربژێر کردووە بە ناوی کاندیدی سەربەخۆوە پێتان وایە لە ئەگەری دەرچوونی ئەم کاندیدە سەربەخۆیانە لە دەرەوەی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێم کە پێشتر مامەڵەیەکی زۆریان لەگەڵ حکوومەتی عێراقی هەبوو ئەمان تا چەند سەرکەوتوو دەبن ئەمان تا چەند دەتوانن یاریزانێکی باش بن بە تایبەت لە ناو ململانەکانی نێوان هەرێم و بەغدا دەزانی یاسای تازەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبوو کاندید چەقی ململانێکە بێت بەڵام بەداخەوە ینی بەرخوردێکی زۆر هەڵا لەگەر لیستەکان دەکرێت یعنی دیسان قسە لەسەر لیستە خەڵک لەسەر ئەساسی لیست دەنگ دەدات دیسان لۆگۆی حزب کراوەتە چەقی ئەوە کە ململانێکە ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە یعنی دەبوو خەڵک لە نێو لیستی پارتی لیستی یەکێتی بزانێت چێ کەسەکە کاندید کە کاندیدە ململانێ دەکات یعنی بۆیە بەڕاستی من پێم وایە کاندیدە سەربەخۆکان کاندیدانەی کە پشت بە کەفاەتی خۆیان دەبەستن پشت بە ئەزمون و ڕابردووی خۆیان دەبەستن پشت بەوە دەبەستن کە ئەم کاندیدە هەموو کەفاەتێکی تێدایە لە ڕووی زمانزانی لە ڕووی شارەزایی لە یاسا دەتوانێت ئەوە بکە ئەمە زۆر زۆر گرنگە بەداخەوە تا ئێستاش بەشێکی ڕێکلامەکە بۆ لیست و لۆگۆ و قەوارەی لایەنە سیاسەکانە من مەبەستمە لەو قەوارەی بزانم چێ دەنێرتە بەغدا ئەوە بۆ کورد گرنگە ئەوە بۆ کورد گرنگە ئایا ئەو کەسە دەتوانێت یعنی ئەو شەڕە دەستوریە بۆ خەڵکی کوردستان بکە بەڕاستی بەداخەوە یعنی تا ئێستاش یعنی یاساکە یاسایەکی زۆر گرنگە زۆریش باشە بەڵام بۆ سیستەمی سیاسی عێراق و هەرێمی کوردستان گونجاو نەبوو دیسان هەرگەڕاینەوە بۆ لیستی حزبی دیسان نایەت ئەو کەسە بێت کاندیدەکە هەڵبسەنگێنێت نایەت تێبگا ئەو کاندیدە پێشتر کە لە بەغدا بۆ بزانێت چی کردووە من بۆ خۆم لیست دەبینم خەڵکی کاندید کردووە پێشتر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ مرۆکو چاودێرێک نەمزانیوەوە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە و لە بەرامبەریشدا خەڵک خۆی کاندید کردووە لەسەر لیستی سەربەخۆ بەڕاستیش یعنی نەقسی ئەو کەسە ئەوەیە کە حزبێکی گەورەی لە پشتیە بەڵام کاندیدێکی سەرکەوتوو پەرلەمانتاریش سەرکەوتوو بووە یعنی لە ئەدای خۆی توانیتی باش ئەدای پەرلەمانی خۆی بکە بەڵام بەداخەوە ئێستا شانسیوی ئەوەیە کە حزبێکی گەورەی لە پشتیە بەڕێز هیوا سەید سەلیم چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت بەڵێ بەڕێزان دەچمە لای پەیامنێرمان شادی ئەمین لە هەڵەبجەوە بۆ وەرگرتنی دوایین زانیاریەکان لەبارەی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق شادی سلااوت لێبێت دۆخی هەڵەبجە چۆنە بانگەشەی هەڵبژاردن چۆن بەڕێوە دەچێت دوایین زانیاریەکان چین بەڵێ ڕاڤێر سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بانگەشەی هەڵبژاردن هاوشێوەی شارۆچەکانی تری کوردستان لە پارێزگای هەڵەبجەش لە نێوان کاندیدەکانی لە سیاسیەکان بە شێوکی گەرم و گوڕ بەڕێوە دەچێت ئەمە لە کاتێکدایە هەریەکە لە کۆمەڵی دادگەری کوردستان هەروەها پارتی دموکراتی کوردستان و ئەمڕۆژ لیستی هاوپەیمانی کە پێک دێت لە بزوتنەوەی گۆڕان هەروەها لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان بانگەشەی خۆیان دەست پێ کردو بە شێوەکی گەرم و گوڕ بە بەراورد بە
ڕۆژانی ڕابردوو لە ئەم چەند ڕۆژەیە کە گەرمگوڕێکی زۆری پێوە دیارە لایەن کاندیدان و ئەو کەسانی کە خۆیان کاندید کردووە بۆ پەرلەمانی عێراق. ئەم لە کاتێکدایە کە ئەمڕۆ لە سنووری پارێزگای هەڵەبجە لیستی هاوپەیمانی بانگەشەی خۆی دەستی پێ کرد بە سەرۆکایەتی قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت بانگەشەی خۆیان کرد و داوایان لەلایەنگران و لە ئەندامانی خۆیان کرد کە دەنگیان پێ بدەن و هەروەها ئەمەوێت باس لەوە بکەم کە لایەنە سیاسیەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕکابەرێکی بەهێزی پێوە دیارە لە نێوان چەند کاندیدێک کە زۆربەی کاندیدەکانی ئەوانە کە ئەفرەتن ڕکابەرەکان قۆشترن ئەمە بۆی کردووە کە بانگەشەکان گەرم و گوڕی پێوە دیار بێت. ئەمە لە کاتێکدایە کە سنووری پارێزگای هەڵەبجە لەسەر باسنەی سێ لە پارێزگای سلێمانی کاندیدیان بۆ دیاری کراوە و هەروەها ئەمەوێت سەبارەت بە ئامادەکاریەکانی کۆمسیۆن ڕوونکردنەوە بەم شارپرێس پەیوەندی بە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کرد لە قی هەڵەبجە ئەوان بە ئەمەیان ڕاگەیان کە ئامادەکاری کراوە بۆ هەڵبژاردنەکان. ئەمە لە کاتێکدایە کە دابشکردنی کارت بەردەوامە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڵام جیاوازەوەی کە کۆمسیۆن بەپێی ئەو ڕێژەیە کە دیاری کردووە ڕێژەی وەرگرتنی کاتی دەنگدان لەلایەن هاوڵاتیانەوە ڕوو لە سستیە. ئەمەش بەراورد بە ساڵانی ڕابردوو کە ئەو کارمەندە بە ئێمەی ڕاگەیان کە ساڵانی ڕابردوو گەرمگوڕێکی زۆر پێوە دیارە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژانە بە پێی ڕێژە بە نزیکەیی 50 بۆ 60 هاوڵاتی دەڕۆنە بنکەکانی بایۆمەتریکە کارتی دەنگدان وەردەگرن بەڵام لەگەڵ ئەوەیدا کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تاوکو سێ ئەم مانگەی دیاری کردووە بۆ وەرگرتنی یاخوپێدانی کارتی دەنگدان بە هاوڵاتیان بەڵام پێشبینی ئەوەکرێت کە وادەی درێژکردنەوەی کارتی دەنگدان بە هاوڵاتیان تاوکو 8 مانگ بەردەوام بێت و هەروەها دەورەی کارمەندانی ژووری بۆ ڕۆژی دەنگدان لەسەر سندوقەکان دەورەکان بە کۆتایی هاتووە. هەروەها ئاماژەی بەوە کرد هەموو جیازەکانی تایبەت بە ئەجیزەکانی تایبەت بە دەنگدان هەموو تێست کراوە بێت تاوکو ئێستش بێکێشان. هەروەها سەبارەت بە وەرگرتنی کارتی دەنگدان وەک پێشتر ئاماژەم کرد کە ڕوو لە سستیە. ئەمە لە کاتێکدا کە ڕێژەی دەنگدان نزیکە 7000 کارتی دەنگدان لە سنووری پارێزگای هەڵەبجە هەیە بەڵام بە ڕێژێکی کەمتر لەو ڕێژەیە کە کۆمسیۆن دیاری کردووە هاوڵاتیان دەڕۆن بە وەرگرتنی کارتی دەنگدانیان. هەروەها سەبارەت بە خاوەن پێداویستی تایبەتەکان ئەو کارمەندەی کۆمسیۆن بە شارپرێسی ڕاگەیان سەبارەت بە ئامادەکاریەکان یاخود بە هاوکاری بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەو ئامادەکاریی ئەو تۆ نەکراوە جگەلەوەی کە چەند تیمێکی گەڕۆکیان دیاری کردووە بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن ناتوانن بڕۆنە بنکەکان و کارتی دەنگدان وەرگن لە ڕێگەی ئەو تیمانەوە دەتوانن کە کارتەکانیان پێ بدرێت بۆ لە ڕۆژی دەنگدان سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە شوێنێکی دیاری کردووە بۆ دەنگ. کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.